کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە شاری سلێمانی کۆبوونەوە و نەخشەڕێگایەکیان بۆ دۆخی ئێستا پەسەند کرد. کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان داوا دەکەن حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی بۆ دۆخی ئێستا پێک بێنرێ. بە میوانداری بەڕێز عەلی ئەحمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێی دۆخی ئێستای هەرێمی کوردستان دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان نەخشەڕێگەیەکیان بۆ ڕوبەڕووبوونەوەی دۆخی ئێستا پەسەند کرد و داوای پێگەێنانی حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی دەکەن. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە شاری سلێمانی کۆبوونەوە، دوای کۆبوونەوەکەش ڕاگەیاندراوێکی هاوبەشیان بڵاو کردەوە. کۆمەڵ و گۆڕان لە ڕاگەیاندراوەکەیاندا جەخت لە سەرپاراستنی قەواری هەرێمی کوردستان و داکۆچیکردن لە مافەنەتەوەی و نیشتیمانیەکانی خەڵکی کوردستان و چارەسەرکردنی کێشەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە چوارچێوەی دەستوری عێراق دەکەنەوە. کۆمەڵ و گۆڕان دژایەتی خۆشیان بۆ پارچەپارچەکردنی قەوارەی دەستوری هەرێمی کوردستان دەربڕی. لە بەشێکی دیکەی ڕاگەیاندراوەکەی کۆمەڵ و گۆڕاندا هاتووە داوا لە هەموو هێز و لایەن و کەسایەتیە نیشتمان پەروەریەکانی کوردستان دەکەین کە هەمومان بەیەکەوە بەرنامەیەکی گشتگیر دابڕێژین بۆ پاراستنی دەستکەوتەکانی گەلەکەمان و دروستکردنی حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی بۆ ئامادەسازی بۆ هەڵبژاردنێکی بێگەرد بە چاودێری نەتەوەی یەکگرتوەکان. کۆمەڵ و گۆڕان لە ڕاگەیاندراوەکەیاندا ئیدانی تاوان و دەستدرێژی و هەندێک لە یەکەکانی حەشتی شەعبی دەکەن کە لە چەند ڕۆژی ڕابردوو بەرامبەر هاوڵاتیانی دووز و کەرکووک و ناوچەکانی ترکردویانە و سوکایەتیان بە ئاڵای کوردستان کردووە. کۆمەڵ و گۆڕان ئاماژە بەوە شەکەن پێویستە حکوومەتی فیدراڵی ڕێوشوێنی پێویست بگرنە بەر بۆ کۆتایی هێنان بەو کارانە و تاوانباران ڕادەستی دادگا بکات و بڕیاری پێویست بدات بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی، دۆزخورمات و گەڕانەوەی ئاوارەکان و قەرەبووکردنەوەیان. کۆمەڵ و گۆڕان لە کۆتایی ڕاگەیاندراوەکەیاندا ئاڵێن نابێت ئەنجامدانی ڕیفراندۆم بکرێتە پاسەو بۆ جێبەجێکردنی ئەجێندای دوژمنکارانە بەرامبەر گەلەکەمان و تۆڵەسەندنەوە لە هاوڵاتیان. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، کەگالی بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە ڕاگەیاندراوەکەی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان کە داوای پێکهێنانی حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی دەکەن بۆ ئەم دۆخە، پێتان وایە پێکهێنانی حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی چارەسەرە بۆ ئەم دۆخە؟ بەڵێ، بەناوی خۆی گەورە سوپاس دەکەم. دیارە ئەم حکوومەتەوە ئەم حکومڕانیە بە تەواویمانە نەک شکستی خواردووە و فەشەلی هێنا، بەڵکو بوو بە نەهامەتیەکی گەورە بۆ خەڵکی کوردستان. خەڵکی کوردستانی دەماوەی ڕابردووە تووشی ئازار و نەهامەتی و دەربەدەر و برسێتی کرد و بەهۆی سیاسەتی شکست خواردووی پارتی و یەکێتیەوە لە 48 کاتژمێرە لە 150 خاکی کوردستانمان دەستدا، چەندین کێڵگەی گەورەی نەوتی لە دەستدرا و چەندین نەهامەتی بەسەرمانە هات، هیچ دۆستێکمان نەما، ناری گەورەمان بۆ دروست بوو لەگەڵ حکوومەتی عێراقا ئەو هەموو کێش و لەشکر کێشیە وەرەقەی گەورە و گرنگیان سووتاند. ئەمە وای لێ هاتووە ئێشە بە زەلیلیش بەغدا قبوڵی نییە لەگەڵ یانە کۆب بێتەوە، داوایان کردووە وەرەقەی سپی بۆ بەغا ئیمزاکەن، بەغا دیسانەوە ئەمەشی قبوڵ نیە. ئەمانە بە تەواتی شکستیان هێنا و جگەلەوەی کۆمەڵێک بەرپرسی دەوڵەمەنی دەستپیس و کۆمەڵێ مناڵی بێتەربێتیان لە دوای خۆیان جێڵا بۆ گیانی میلەت هیچی تریان پێشکەش نەکرد بە وڵاتە. بۆیە ئەمانە بێ بڕۆن و هیچ مەجالێکی تر نەماوە، هیچ مەجالێکی تر نەماوە، ئەبێ لە حکومڕانی دوورکەونەوە. ئەمانە دەرکەوت ناتوان ئیدارەیە وڵاتە بدەن، ئەمانە دەرکە ئەوە لە خەمی خۆیان و منداڵەکانیانان لە خەمی ئەم میلەتانی دەرکە و کوڕی فەقیرە درێ بە کوشت. بۆ لەم شەیدانەیە مەخیرە کامیان مناڵی بەرپرسەکان و مناڵی کام بەرپرسیان خوێن لە پەنجەی هات، هیچ وانە کوڕە فەقیر و کوڕی خەڵکیان دا بە کوشتا و خۆشیان ێسە بە زەلیلی مسابقەیانە کێ زووترێگا بە غاوکێ ئێران ڕازیەکە و کێ تورکیا ڕازیەکە دەرکەو ئەمانە بە تەواتی شکستیانانە بۆ یەڵێ بڕۆن. باشترین ڕێگا و ئاسانترین ڕێگا چیە بۆ ڕۆشنی ئەمانە؟ دروستکردنی حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی کاتیە کە دوو ئەرکی هەبێت. ئەرکی یەکەمی ئەوەیە کە لەگەڵ ئێران، لەگەڵ تورکیا، لەگەڵ عێراق لە چوارچێوەیەکی نیشتیمانیەوە بە ڕوئیایەکی ڕوونەوە بکەوێتە گفتوگۆ، ئەم هەموو زەخت و زۆر و فشاری لەسەر کوردستانی هەڵیگرێ. هینی دووەمی ئەوەیە بە هاوکاری ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان زەمینەسازیکە بۆ هەڵبژاردنێکی خاوێن لە کوردستانە. بۆیە من پێم وایە بەردەوامبوونی ئەمانە لەسەر دەسەڵات کارەساتی گەورەتری بەدووە. بەڵام تا ئێستاش
ئەو ئیرادە هەیە بۆ نمونە دەسەڵاتدارن خۆیان ناڕۆن دەبێت چی بکرێ بۆی کە جا ئەمە پرسیارێکی زۆر جددیە ئەوەی کە لە بەیانەکەی کۆمەڵ و گۆڕانە هات و خەڵکی تریش قەنەعەتی پێیە من پێم وایە سێمە خواستی بەشی هەرە زۆری خەڵکی کوردستانە بەڵام ئایا ئەم خواستە چۆن تحقیقەکرێت بۆ نمونە ئەمڕۆ گۆڕان و کۆمەڵ بە بەیاننامەیەڵێن حکوومەتی ڕزگاری نیشتیمانی دروست کردیان شەڵێن دروستی ناکەین هەنگاوی دوای ئەوە چییە؟ ئایا ئەم بەیاننامە کافیە یاخود ڕێگەکانی تر پێویستە بگیرێتە بەر کە چەندین ڕێگە هەیە بۆ تحقیقکردنی ئەم خواستە ئەو ڕێگای چی کە بەڕێز پێ دوایە کەوت حکوومەتی ڕزگاری نیشتیمانی پێویستە بۆم قۆناغیانی ڕێگاکان چین کە بۆی بتوانرێ ئەم حکوومەتە پێک بهێنرێت لە کوردستان بۆی ئامادەکەرکە بە هەڵبژاردنێکی پاک بڵێ پێویستە بۆ بەجارێ بەرەیەکی بەهێزی سیاسی دروستکێ کە بەشێ نییە لەم هەموو تاوان و زوڵمەی کە بەسەر میلەتەکەمانیان هێناوە ئەم بەرەیە لە ئاستی ناوخوا پشتیوانی شەقام بەدەسێنێ من دڵنیام بە دەیان هەزار کەس ئامادەیە شەو ڕۆژمان بگرێ لەسەر شەقامە کە ئێمە خۆمان بەشێکینەوە بۆ تحقیقکردنی ئەم هەدەفە و لە پاڵ ئەمە کۆمەڵی وەفدی گرنگ دروستەکەی سەردانی بەغاکە سەردانی ئەمریکاکە سەردانی تارانەکە سەردانی ئەنقەرەکە سەردانی دنیای دەرەوەکە ئەڵێ ئەمە نموزەجی حکومڕانی ئەمانە خەریکی بردنە دەرەوەی پارە بوون خەریکی خۆ دەوڵەمەندکردن بوون و بە تەواوەتیمانە شکستیان خوارد گویان لە کەس نەگەر حسابیان بۆ کەس نەکرد ئێمە هاتوین وەک بەدیلێک بۆم حکومڕانیە و ئەوە پشتیوانی شەقامی کوردیشمان بەدەسەوەیە هاوکاریمانکەن بۆ هەڵبژاردنێکی خاوێن و بە دڵنیایەوە انتخابات شەبەنەوە چکە خەڵک تێگەی ئەمانە چین کاک حەکی من و تۆ سێ مانگ پێش ێستا بەرنامەیەکمان کردێن وتمان کاکەم حەق لە نەوتیانەی کەرکووک لە دەسەدەن وتمان حەشتی شعبیەت وتمان خاڵە سنووریەکانە گیرێت تکامان لێکرد جوابمان بەرەوە گوێمان لێبن کەس گوێی نەگرت لە نەتیجا خەڵک با بڕۆسەی ڤیدۆکە بکاتەوە هەمووی ڕوویدا گوێیان نەگرت و نەهامەتیەکە بۆ مناڵی کامیان ێستا کێشەی ئەوەی هەیە ئەم مانگە موچە وەرنەگرێت وانە کەسیان بەڵام میلەتێکی سەرگەردان بۆیە من پێم وایە وێم بەرە قیادە بکە و لەگەڵ حکوومەتی عێراقا ڕێکەوێ ژیانی خەڵک خۆشکە پرۆسەی دیموکراسی و شەفافیەت و عەدالەت ئێسێمە تووشی نەکسەیە بووە میلەتەکەمان من پێ دەڵێم خاکێکی گەورەمان لە دەستداوە ئایا ئەم برینە قوڵترەکەی یا ئەیکەی بە دەرفەتێ بەشە لە کێشەکان چارەسەر دەتوانرێ ئەمە بکرێ بە دەرفەت من پێم وایە ئەگەر قیادەی گۆڕان و کۆمەڵ ئەتوانن ئەگەر ئیرادە و پاڵنەرێکی جددیان هەبێ و جزئێ لە مخامەرەشی تایە استفادە لە خەڵکی ترکەن لە حزبەکانی تر من ناڵێ من پێم وایە بە هیچ شێوەیەک نابێ گۆڕان و کۆمەڵ لەگەڵ یەکێتی و پارتیا وەکو حزب دانیشن وەکو حزب چکە ئەوان مەسئولن لەوەی چیان بەسەر ئەم میلەتە هێنا دانیشی لەگەڵ یاناتوێ ڕێکەی تۆوان حاکم من و دیسانەوە وا لە خەڵکە نموزەجیانمان تاقیە بەڵام دەرگا بکەنەوە بۆ هەر گروپێک ڕەوتێک لە ناو ئەوانە خەڵکی تر یەتە چوارچێەوەی ئەم جەبهە نیشتیمانیەوە واتە نابێت دیسانەوە بیر لەوە بکەینەوە لەگەڵ یەکێتی و پارتیا ئەم دۆخە چاکەین چونکە ئەوان بوون هەموو ئەم نەهامەتیان بەسەر ئەم میلەتە هێنا ئەوان بوون ئێستا حکوومەت یاریەمیان خستەتە ژێر باری قەرزێکی زۆرەوە نیوەی خاکی کوردستانیان دۆڕان کوڕی خەڵکیان بە کوشدا تووشی 100 دەسەریان کردین بە 100 ناوی جیاواز هاوارمان نەکرد ڕیفراندۆم بۆ ئەوەی هەڵبژاردن دوا بخەن فەرموو ڕیفراندۆمەکەیان کرد لە 150 خاکی کوردستانیان دۆڕان سربەخۆیەکەش دروست نەبوو بۆی هەڵبژاردنەکە دواخەن هەڵبژاردنەکە دواخرا دوا نەخرا دواخرا خۆ دیارە دەسەکانیان زۆر کەشفە بۆیە دیدی من ڕوونە کە پێم وایە ئەم جەبهە نیشتیمانیە ئەبێ ئازابن و خەڵکی ئازاشیان تایە و قاعیدەیەکی زۆر ئازایان هەیە کۆمەڵ و گۆڕان و زۆربەی هەرە زۆری ئەوەی من ئاگادارم قاعیدەی یەکێتی قاعیدەی یەکگرتووی ئیسلامی و تەنانەت بەشێکی زۆر لە پارتی سەرمایەدارە گەورەکانی ئەم وڵاتە فەرماندە ئازاکانی ئەم وڵاتە پشتیوانی ئەم بیرۆکەن و من خۆم لەگەڵ دەیان کەسا قسەم کردووە کە ئامادەن لە سەرمایەدارەوە بۆ مامۆسای زانکۆ بۆ فەرماندەی پێشمەرگە کە ئامادەن هەموو هەوڵ و تێکۆشانێ بخەنەگەڕ لە پێناوی دروستکردن بۆ چنی تۆ یەکەم جار پێکێنانی وەفدێکە ینی ئەمانە پێکی بێنن لەگەڵ وڵاتانی هەرێمەتی ئەبێ پێکەوە کارکەی بۆ نمونە دووشەم سێشەم یەکشەم بزوتنەوەی گۆڕانوین یەکەم بەلاغیان وەکو ئاگاداریکردنەوە بەڕەسمی ئاراستەی حکوومەتیەکەن و ئاراستەیەکەنە بێ پەرلەمان دانیشێ و یەکێتی و پارتی ئامادە بن ئەم حکوومەت هەڵبۆشێنەوە
وەم سەرۆکایەتی یاریمە کە ویلایەتەکەش تەواو بووە بێ هەڵوەشێتەوە ئەوە دروستکە نایکەن لە کاتێکا دایان هەزار کەس لەسەر شەقام بێمانگرتنی هێمنانە شەومانەوە ڕۆژمانەوە خێمە هەڵدان و لە هەمان کاتە وەفدێک کە نوێنەرایەتی ئەم دایان هەزار کەسەیەکە لە بەغا لە وڵاتانی دەوروبەر بوون بووە تەحقیقکردنی ئەم هەدەفە ئەگەر میلەت ئێوێ ڕزگار بێ ئەمە ڕێگەی ڕزگاریە ئەگەر ئەشتانەوێ تووشی بێموچەیی و دەردەسەری و نەهامەتی و نەکبەتی و هەر ڕۆژێک کێشەیە بن ئەوە تعامل لەگەڵ ئەم واقعە تاڵا بکەن کە مەسئولینی پارتی وێکێتی بۆ ئێمەیان بەرهەمێنەوە بۆ گۆڕانکاری ئێستا ئاستی ناوخۆ ئێستا کاتێتی بەیانی باشترە لە دوو بەیانی دوو بەیانی باشترە لە هەفتەیەکی ئاستی ناوخۆ من پێڵم دۆخەکە یارمەتی دەرە بۆ گۆڕ بەڵێ تەرکیزێکی گەورە لە ئاستی دەولیا لەسەر کوردستانە و وڵاتە گەورەکانی دنیا بە دوای بەدیلاگەڕێن و پیان وایە ئەم حکومڕانی پارتی وێکێتی بە تەواتی شکست خواردووە زانیاریان خوێن بەڵێ ئەمە زانیاریە بچیان وتە بۆ نمونێکە ئاڵ و گۆڕ بکرێ خەڵکی زۆر لەو دیبلۆماتکارانە بینراوە و ئەمە زانیاریان دێشت لە وردەکاری لێنە ناوترێت بۆیان دەرکەوتووە ئەمانە لە 26 ساڵی ڕابردووە خەریکی خۆ دەوڵەمەندکردن بوون معلومەیان هەیە چەندێ پارەیان بردووەتە دەرەوە معلومەیان هەیە چی مڵک و ماڵیان لە تورکیا هەیە لەکوێ هەیە لە دەرەوە لە وڵاتانی ئەوروپا و بۆیان دەرکەوتووە ئەمانە نە پەرلەمانیانەوێ نە سوپای نیشتیمانیانەوێ نە دادگای نیشتیمانیانەوێ هێزیانەوێ کێچەک و چەکدار و پارەی لە بەردەسابێهی میلەت حکوم کاوانە ئەم نموزەجە حکومڕانیە مەرفوزە لە دنیا ئەبێ ئێستا ئەمە لایەنانەی تر پاکێجی ئامادەکەن لە نموزەجێکی جوانی حکومڕانی دادپەروەری دیموکراسی وە پیشانی دنیای دەرەوە دەن کە ئەم حکومڕانیە ئەتوانێت هەرێمێکی کوردستان وەک نموزەجێکی جوانی حکومڕانی پێشکەشکا کە باوەڕی بە سوپای نیشتیمانیە باوەڕی بە دادگای نیشتیمانیە باوەڕی بە زانکۆی نیشتیمانیە و ئێوێ پەرلەمانێکی کارە و ئەکتیڤە بێت حکوومەتێکی دەستپاک و دادپەروەری هەبێت و ئێوێ خزمەتی خەڵکی خۆی کە و بەرژەوەندی دنیای دەرەوەش هەمووی لە هەرێمی کوردستان پارێزاوە بێت نەکوەکەوەی لەسەر دەستی ئەمانەوە کۆمپانیانەوتیەکان هەمویان خەریکە ئەڕۆنەوە دۆسەینەوت بە تەواتی فەشەلی هێنا بۆیە کاتی ئەمە باشە بەڵام ئەگەر بوونم لەم ساتە وەختە دەڵی کاتی وا تۆ پێویست حکوومەتێک ڕزگاری نیشتیمانی کەواتە دەبێت پەرلەمان هەڵبۆشێتەوە حکوومەت هەڵبۆشێتەوە سەرۆکایەت تێرێم هەڵبۆشێتەوە ئەمانە چۆن هەڵدەوەشێنەوە لەم زۆر ئاسانە پەرلەمانی کوردستان بە یەک دانیشت نەتوانێت هەمووی هەڵبۆشێنێتەوە زۆر ئاسانە حکوومەتە شکستی خوارد و ویلایەت بۆ تەواویش بووە وادەی قانونی خۆشیان تەواو بووە ها و ئەم هەیە پێکەێنێت لە ماوەی 5 مانگ 4 مانگ 6 مانگ کەمتر لە 6 مانگ شەوێ ئامادەکاری هەڵبژاردننی خاوێن بە چاودێری ڕێکخراوی نێودەوڵەتی هەموو ئەوانەیەکا ئەو کاتە بە عەدالەت خەڵکی کوردستان دەنگی بەکێدا باوە لەسەر حکومت بەڵام ئێستا یەکێتی و پارتی یعنی چۆن لەم دۆخە دەڕۆن ئەوان مەسەرەن چەند 26 ساڵ لەسەر حکومڕانی پێ دوایە بەم ئاسەن دەسەڵات ئاڵ و گۆڕ دەکرێت من پێم وایە ئەگەر گۆڕان و کۆمەڵ جددی بن بەڵێ چونکە ئەوانە ئەوەندە وەزعیان خراپە ئەوەندە وەزعیان خراپە توانایمانەوەیان نییە بەڵام ئایەکێ توانایمانەوەی نەبێ ئەبێ هێزی هەبێ لایبە خۆ لە خۆی و خۆی لا ناچێ ئەم هێزە کێن ئەرکی یەکەم لە سەرشانی گۆڕان و کۆمەڵە چونکە ئێمە ڕۆژانە بە هەزاران خەڵک چاویان لیانە وەکی وایەکەیان بینن وەک ئومێدێکەیان بینن و ناوەندی نێودەوڵەتیش چاوی لەمان و خەڵکی تریش لەیەکێتیە گروپی تریش لەیەکێتە و یەکگرتووی ئیسلامیش تا ڕادێک کە توانێت دەورێکی باش ببینێ لەمە نایکرد خۆیان کاک حەکی من یەک شتە بۆ باسەکەم 500,000 بەرمیل نەوت ڕۆی لە شەو ڕۆژێکە لە کێڵگەکانی جەمبور خەباز بابە گورگور ئاڤانە بای حەسەن خوورمەڵە عینزالە تا دواتر ئێستا 150,000 بەرمیل هەیە تێریم کوزان چەند ئەمێنێتەوە لە نەتیجا لە ماوە لە نزیکەی 150,000 بەرمیلە باشە نزیکەی 50 تۆ بڵێ بۆ پاڵاوگەکانی ناوخۆ 100,000 بەرمیل 100,000 بەرمیل بەشی 5 مانگ جارێ ڕوبعەم و چەش ناکە و هەر جەدوای نییە بە بۆری بیفرۆشی و ئایا هەر پێتە فرۆشەیان کەواتە ناتوانین بەردەوام بین ئەوێ بگەڕێتەوە بۆ بەردەم بەخدا باشە کە زۆر باشە من تەیدیەوەکەم لەم مەرحەلە تەیدیەوەکەم بەڵام بەغدا ئێستا بە زەلیلی ئەمانەی قبوڵە ئەسڵەن بەشێ لەم وەجهانەی هەر قبوڵ نییە لەگەڵیان ئەدانیشێ باشە بەڵام ئەو حکوومەتەی کە من پێتەڵێم ئەتوانی ئەمە بکە بەڵام لەوێش بەغدا کۆمەڵی مەرجی تری هەیە بۆ یەکێتی و پارتی ناتوان بمێننەوە یانە بێ هیچ موچە نەدەنە خەڵک یانە بێ بچنەوە بۆ بەغا کە چوونەوە بۆ بەغا ئەو ڕاتبی فعلیەدا کە 621,000 موچەخۆر هەیە
نەک ملیێنێک و 400 هەرچی بندیوار و کادری حزب و کوێخا و عشیرەت و چی و بۆ ئەوەی دەنگدا بە حزبەکە مانگی ملیێنێک و مانگی 500 ئەمان نامێنن. ئەمە تووشی سەدمەیەکە بن ئەمان وانە نەوتزینیان نامێنێ تووشی سەدمەیەکی ترە بن وانە ئەمان داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی مەتار و چی و پێشووتر بەشێکی زۆریان ئینەکرد ئەویش نامێنێ تووشی سەدمەیەکی ترە بن باشە قەرزێکی زۆریان لەدایە. ئێستا ئەمڕۆ بۆ معلوماتان لە بلومبێرگ بڵاو کراوەتەوە 3 ملیار و 500 ملیۆن دۆلاری قەرزارن هی یەک شوێن کە پارەکەیان وەرگرتە وتیانە دوای نەوتەکەتە دەینێ نەوت نەما بەچی دەی قەرز 4 ملیاری تورکیا بەچی دەی حرێمی کورسانە ئستحقاقی کۆمپانیا نەوتە جیهانیەکان بەچی دەی هیچ نەما بۆیە تەواو بوون حکومڕانی یەکێتی و پارتی کۆتایی پێهاڵ. بەڵام ئایا یەکێتی و پارتی حکومڕانیەکەیان کۆتایی پێهات سەری خەڵک لەگەڵ خۆیانە ئەکەن بە قوڕە یاخود نەخێر دوو هێزی کاریگەر هەن لەگەڵ خەڵکی ترا ناویان بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیە ئەم خەڵکەین قازەکەن واڵێن ئێوە بۆ دواوە تا ئێستا حکومڕانیتان کرد دەرکە و فەشەلتان هێنا ئێستا کاتێتی. بۆیە من پێتەڵێم ئەم حکومڕانی یەکێتی و پارتی ئەگەر گۆڕان و کۆمەڵی هیچ نەکەن توانای بەردەوامی نییە بەڵام خەڵک سەرگەردانەکەن لەگەڵ خۆیانە. من پێتەڵێم ئەگەر هەموو شتێ تەسلیمی بەخا بکەن ئەوە نەتیجەکەی و کە بۆم باس کردوانە ئەو ژمارە خانە نشینە نایاسای و کادر و حزبی چێ موچەی نامێنێ ئیتر ناتوان داهاتی ناوخۆ مانگێ ئەمە داهاتی سلێمانی 50 ملیۆن دۆلارە و کەس نازانێ و چی بەسەرێت و داهاتی برایم خەلیل چی بەسێ ئەمە نامێنێ حکومەتی عێراقی بان داهاتی مەتارەکانەوە داهاتەکە یەکتیباتی چیە من بۆ خۆیان و بەچی کۆمپانیەکان و خەڵک و کادر و ئەم هەموو تەلەڤیزیۆنەی کە ئاشتی کۆمەڵایەت و هەموو شتێکیان لە وڵاتات تێکدا و تۆ سەیری کە کاکە حەکیم سەیری ئەمانەکە لە 150 خای کوردستانیان لەدەستداوە ئەو هەموو کێڵگە نەوتە ئەو هەموو کوڕە خەڵکیان داوا بە کوشت ئەوەندە بێ شەرمن لە کەناڵەکانیانەوە کارێکەکەن هەر هێشتا خەریکی دروستکردنی ئاژا و گرفتن چۆن لە ڕوویان دێ چۆن ینی زۆر سەیرە 435,000 پێشمەرگە معاش خۆرن بە ناوی خانە نشین و پێشمەرگوتی لە وەزارەتی پێشمەرگە 435,000 کەس باشە ئەم ڕقەمە بە سەدان دەبابە و تانک و مدەڕعە و مەدفەعی و چیوچیان هەیە لە 48 ساعتە هەمویان چۆڵ کرد ئێستا مناڵی فەقیر هاندن بە ناوی خۆبەخشەوە بڕوا شەرکە و بکوژێ سێم بێ شەرمیە ئەی بۆ خۆتان شەرتان نەکرد ئەی بۆ خۆتان مقاومەتان نەکرد ئەی بۆ خۆتان بەرگریتان نەکرد ئەی بۆ بە 5 ساعت هەموو شتێکتان جێڵە ئێستا کوڕی فەقیر بە پانتۆڵ و کالەوە بە بێچەک بڕوا شەڕێکی بکە هانیانەدەن یان ئەم ئەو ئەکا بەخائین ئەو ئەکا بەخائین ئەو تاوانبارەکە بابە هەموو شتێکتان دانا هەموو شتێکتان دۆڕان ئەم وڵاتتان کرد بەژێر قەرز و نەهامەتی و نەکبەتی و داماوی دنیاوە دەواز بێنن هێشتا خەریکی تێکدانی ئاشتەوایی کۆمەڵایەتی و ڕۆژێ 100 درۆکەن لە کەناڵەکانیانەوە. بۆیە ئەگەر ئەم وڵاتە ئەتەوێ بەردەوام بێریێمی کوردستان ئەتەوێ خەڵکەکەی شەرەفمەندانە بژین ئەوێ ئەمانەیتیانە من بەڕاستی و ئەگەر گۆڕان و کۆمەڵیش پێ ئەنوایە ئەم دۆخە بەردەوام بێ و ئەمانش لە شوێنێکی بڕیاردانە هەبن و کورد موزیرێکیانە بێ و 4 مدیر عام بڕۆن لەگەڵ یەکێتی و پارتیا ببنە شەریکی شکستەکە کە من پێم سەیرە یەکێتی و گۆڕان و کۆمەڵ بۆ لەم حکومەتە بە تەواوەتیار عەیب بە مناقەشەی کشانەوەشکەن ئێوە مەسوول نین لەم شکستە بۆ بنە شەریک لە شکستە نەخێر ئێوە بێ بڵێن ئێمە بەدیلین بۆ ئەم حکومڕان یەکێتیش لەگەڵی بەڕێزوتی یەکێتیش بەڵێ یەکێتی بە شەریکە لەم شکستە یەکێتی و نیوەی حکومڕانی بەدەست نەبووە کاکە بۆ یەکێتی تا ئێستا جێگری سەرۆکی حکومەتی نییە بۆ یەکێتی تا ئێستا سەرۆکی هەرێم وا دەکەیتەوە بۆ خۆ جێگری یەکێتیش ناڵە جێگری سەرۆکی هەرێم لای من نییە بۆ نیوەی جەبهە و شەڕ و وڵات وە مشتە لای یەکێتی نەبووە واز لەوە بێنە کاکە خەڵکی وڵاتە کێشەی زاکرەیە هەیە لەبەرەوەی هەندێکی ڕقی لە پارتی و بەرزانیە پێی وایە ئەوانەی لە تەلەڤیزیۆن هاتن 4 قسەیان بە پارتی وتر پاکە بنەوە کاک مەسعود هەرچی کردووە تا ئاخر ڕۆژی ڕیفراندۆم ئەمانەی لەگەڵا بووە وانە کێ لە مەلعەبەکە دانیش لەگەڵ کاک مەسعودە حەملەیە کرد بۆ ڕیفراندۆمەکە کێ بوو خۆ بۆ یەکێتی نەبووایە پارتی توانی لە کەرکووک و سلێمانی ڕیفراندۆم بکە ئەگەر لە کەرکووک و سلێمانی ڕیفراندۆم نەکرایە کەرکووک تووشێم نەهامەتیە بوو خانەقین تووشێم نەهامەتیە بوو با بە خەڵکە بێکەمێ وشیار بێ ئەبێک بوو بەڵێ ئەمانە شەریکن لەم شکستە ئەبێ مەسوولیەت هەڵگرن باشترین هەڵگرتنی مەسوولیەت ئەوەیە
مەسعود بەرزانی کۆسە تەسوڵ نێچیروان بەرزانی قوبات تاڵەبانی لەگەڵ ئاشتی هەورامی و ئەو وەزارەتی پێشمەرگ هەموویە بێنە دەسڵات دوورکەوێتەوە نەکەوەی کە بتەوێت لەسەر یەک شەخصا بشکێنی نەخێر شەریک بوونتیایە حملەتان کردووە زیاتر لەمە ئەڵێم مەسئولی یەکێتیەیە کە دوێنێ شەو بانگەشەی دوو ئیدارەیەکە ئەڕۆی هانی کاک مەسعودێدا کە پاشەکشە نەکا لەم ڕیفراندۆمە ئێسێوێ ئەوەی نەهامەتی و بەسەر منتیقەیەنا خەیاڵی خاوە ئێستا شێوێ بێتە دوو ئیدارەی و دووهەرێمی خۆی لە منتیقە دیسانەوە حاکم بێتەوە بەڵام ئێستا و بەرپرسانەوە ئامادەیان تێدا نییە بوون بۆ گۆڕانکاری لە بەیاننامەکانی ئامادەنین دان بۆ دابنین کە شکستیان هێناوە داوای لێبوردن کاک حەکیمی زەختێ لەسەریان نەبووە ئەمانە گویان لەوە نییە ئەبێ بە زەخت پێیان بکەی یەکی ئامادە بێ مامۆستاکەی پێشمەرگەکەی کە شەهید دەبێ 1000 دینار لە باخەڵەیەتی بەڵام خۆی خاوەنی $100 ملیۆن بێ ئێستا بە قسەی خۆش لە دەسەڵاتیەتە خوار نەخێر من دڵنیام ئەم شەو گۆڕان و کۆمەڵ قەراردەن بەیانی دەیان 1000 کەس ئامادێ ئاوا لەسەر ئەو شەقامانە دانیشێومان بگرێ و هەرچی ئەوان ئەمرکەن ئەمان جێبەجێکەن بۆ گۆڕینی ئەم دەسەڵاتە کەی بینیان 100,000 کەس لەسەر شەقامە خۆیان دڵنیا بە کورسیەکە جێڵان بەڵام بە بەیاننامەیە دەی داواکەین ئەم حکومەتە ڵۆشێتەوە و دەی داواکەین ئەوانشەڵێن ناڕۆین تر حکایەتەکە لێرا کۆتایی بێت بەڵام چارەسەر شەر ڕێگە مەدەنیەکە نییە ڕێگای مەدەنی من باوەڕم بە لێدانی سەربازی نییە باوەڕم بەی نییەوە منتجیش نابێ بەڵام خەباتی مەدەنی لە دنیا خەباتی کاریگەرە بۆ گۆڕانکاری خەباتی کاریگەرە و ئێستا دۆخی هەرێمی کوردستان بەڕاستی خەڵک بڵێن تاقی کراوەتەوە بوونم هیچ تاقی نەکراوەتەوە هیچ تاقی نەکراوەتەوە کەی گۆڕان و کۆمەڵ بە فەرمی داوای خۆپشاندانیان کرد و خەڵک نێن بەدەمیان ئەم جارە جیاوازە کاک حەکیم ئەم جارە ئەمانە کەوتون بە ڕژمارەشەوە خەڵک من پێتەڵێم کاکە خەڵک لەبەر موچەکەی خۆی دێ من پێتەڵێم ئەم مانگە هیچ پارەیەکی نەوت نایەتەوە لە تورکیاوە بۆ ئەوەی تۆ معاش پێ بدەیت لەبەرەوەی نەوتەکە ناڕوە موچە نادرێ مانگە ناڕوە ئەبێ بەغا موچەکە بدا بەغاکەش بۆ مەرجانەی کە هیدایەتێت و پارتی نایکەن خەڵکە لەبەر موچەکەی خۆی دێ نەخێر موچە بەچی بدرێ موچە بێ عەبادی بیدا عباتیش کۆمەڵە مەرجیە بە 1 2 3 4 جێبەجێکە یەکێ لە مەرجەکانی وێ تەعامل لەگەڵم دەموچاوانە ناکەم ئایا کۆمەڵ و گۆڕان قبوڵەکەن خەڵکەکە بێموچە بێوگەرەوان بتوان گۆڕان کارێکە بکەن باشە بەس ئەو پرۆژەی عبادی کەی بۆ نمونەگەر بیشدات کەی چێتە بواری جێبەجێکردنەوە بە 10 ڕۆژ دەتوانین بیخینە بواری جێبەجێکردنەوە بە 10 ڕۆژ ئەوەی حاکمە لە کوردستانە کاکە ئەمە ژمارەی فعلی موەسەفینم ئەمە داهاتەکان وەرە چاودێری دارایی وردبینیکە بە کارتێکە باشە معاشەکە ڕاتە سەر کارتەکەت موەزەفە ڕوا لە بانک موچەکەی خۆی دەرەکە بەبێ پاشەکەوت بەبێ دەستکاری داواکار موەزەفینی کوردستان بەس لەبەر خاتری ئەمە بێ بیکەن بەس لەبەر خاتری ئەمە بێ پشتیوانی گۆڕان و کۆمەڵکە باشە بەڵام بەرەزوت بەز موچەی ئەوەی لای بەغدادە 621,000 بەڵێ ئاخر ئەمان چیان کردووە کاک حەکیم هەرچی کادری حزبی و جاش و مستەشار و مەفرەزە خاسە و کورە بۆ دوو دەنگ لە لادیە یەک دنیا خەڵکیان بە ناقانونی تەقاعد کردووە بە خاڵێ من چ مەجبورم ئەمە بدەم ئەڵێ بۆ بیدەمیانی وانە نایدا بەڵام ئەڵێ مامۆسای فعلی سەر و سەر چاوم پێشمەرگەی فعلی 100,000 چەندێکە سەر و سەر چاوم کارمەندی سەحات چی هەموو یەدەم بەڵام بەمەرجێک وەکوتم فعلیەکان لە بودجێ عێراقا 621,000 کەسە ملیۆنێک 400,000 نییە دوو داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ مەتار و چێ بێ بگەڕێتەوە بۆ بەقا و مەرکەزیە ئەیکەی باشە نایکەی موچە نامێن ڕێگەی سێم نییە ڕێگەی سێم بەرم دوو بژاردەی ڕێگەی سێم نییە نەخێر ئەیدا بۆنم لەمە داهاتی فڕۆکەخانەکانیش داهاتەکە حکوومەتی عێراق بەڵێ ئەڵێ فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان داهاتەکانیان ئەبێ بگەڕێتەوە بۆ مەرکەز توانێ ئەمە جێبەجێ بکات بەڵێ ئەو توانێ بۆچی ناتوانێت ئەو نیە سەمەتارەکانی ڕاگرتووە توانێ بۆچی ناتوانێت ئێوە خاڵە سنووریەکانی باشماخ و پەروێزخان و حاجوەمەران چەندێکە داخراوە بۆ نەیتوانێت توانێ و ئایم خاڵە سنوورانە بەردەوام بن لە دواخستن و عەمبارەکانی کوردستان بەتاڵ ببنەوە کێشەی ترسە بێ بۆیە من پێتەڵێم هێزی گەورەی نیشتیمانی ئەوەیە لە کاتی ئەزما لە کاتی قەیرانە میلەت هەستێنێتەوە ئێستا کاتی ئەوەیە قیادەی گۆڕان و کۆمەڵ کە هەمومان پشتیوانیانە بین بۆ ئەم هەنگاوە هەمومان لە خزمەتیانە بین و میلەت پشتیوانیانەکە ئەم قەرارە ئاسایانە بدەن خۆشتان لەگەڵی دەبن بە تەئکید من یەکەم کەسە بم هیوادارم چوینە سەر شەقام
تەقە کرا یەکەم کەس لە من کرێ بەڵام ئەم هێزانە ێسا ئەوەندە ترسنۆکن توانێت ئەویان نییە تەقەلە پێشمەرگە چۆن تەقە لە خۆپشان دەرەکە ئاسایش و پۆلیس چەند تەقە لە خۆپشان دەرێکەکە هاتووە ئەڵێ کاکە ئەم دەسەڵاتە زوڵمی لە تۆ کرد خاکی تۆی دۆڕان تۆی تووشی قەرز کرد تۆی تووشی نەهامەت کرد ئێمە هاتوین شکۆ بۆ پێشمەرگە شکۆ بۆ وڵات شکۆ بۆ ئاسایش بۆ هێزی ئەمنی موەسسات من دڵنیام بەشی گەورەی هێزی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس ئێستا پشتیوانی گۆڕان و کۆمەڵەکەن بۆم فرۆش نەک ئەوەی بەرامبەریان بۆستن و ڕێگریان سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورتمانەیە دوێ ناوبڕەکە دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆ ڕیخۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سوور خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بە سوودە بۆ هەڵامەت شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بە سوودە بە ئەوکردنی قوڕگ و فرێدانی بەڵغەم چای سەوزە جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بە سوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بە سوودە بۆ ئازاری سووری مانگانە. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاتان لێبێت بەڕێزان کاریگە بگەرم و لای بەڕێز سەبارەت بە ئەوەی کە زۆر بەلای خەڵکەوە گرینگە مەسەلەی موچە و دۆخی ژیانەتی بەڕێز باسەرەوە کە ڕەنگە ئەم جارە گرفت بۆ موچە دروست بکرێت هیچ زانیاری تاوت هەیە لەم بارەیەوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە کاک حەکیم ڕەنگە نییە دڵنیام لەم بەڵێ بەم شێوە میکانیزمە حکوومەت یێرێ موچە دابەش ناکەن لەمان بۆچی ناتوانێت لەبەرەوەی ئەمان تووشی قەرزێکی زۆر بوون و نیە پاشەکەوتیان هەبێ و لە پارەی پێش و دەریکەن بەڵکو ئەندێ زانیاریە و پارانش لە ئەندێ مەنقا بۆ دەریان کردووە. کێ دەری کردووە؟ چی حاکمە بانک بەدەستکەوەیەوە ئەنی پارەی بانکەکانیان زیاتریش بردبێت بۆ کوێ بن دیارە ئەمانم بۆمانەوە لە وڵاتان نەماون بۆمانەوە لە وڵاتان نەماون کاک حەکیم نەوتەکە من پێتەڵێم 200,000 بەرمیل 150 بۆ 200,000 بەرمیلە جاران هەندێمان 650,000 فرۆشە نانەتوانی چارەکە موچەکە بدەن 200,000 بەرمیل بەشێکی بۆ ناوخۆ 150,000 بەرمیل باشە بە 5 مانگ بە 4 مانگ بەشی ڕوبع موچێنە ئەیچی بدزن
چی بۆ خۆیان هەڵگرن چی بدەنەوە قەرزی کۆمپانیاکانە چی بۆ حزبەکانیان چی بۆ کەناڵەکانیان چی بۆچی چی بدەنە موچە من پێ دەڵێم کێڵگەکانی خەمبوز و جەمبور و خەباز و بابە گورکور کە لە دەست نزکەی 162,000 بەرمیل بوو بە بۆریە نەوتەکان ڕۆی نیوەی بۆ ئەمان بوو ڕۆی کێڵگەکانی ئاڤانە و با حەسەن 262,000 بەرمیل ڕۆی کێڵگەکانی خورمەڵە نزیکەی 105,000 بەرمیل بۆ ڕۆی بەڵێ یەک حوزە ئەگەر خەریتەکە لە مۆبایلەکەم ئەک دوای حەزێکی پیشانتە دەم یەک خەتی ڕێکە لە گەورەترین بیری نەوتیە بەڵام لەم کێڵگانە پێک دێت لە خورمەڵەوە درێژە بێتەوە بۆ با ئاڤانە و با حەسەن درێژە بێتەوە بۆ جەمبور و خەباز و بابە گورگی گەورەترین بیری نەوتیە ڕۆژان نزیکەی 500,000 بەرمیل نەوتیانە ڕۆشتن تەقتەقیش گەشتە 11,000 و بێجاری خوشکەستە هەرێم کێڵگەیەکی نەوتی بەدەستەوە ماوە بوون ئەم کێڵگانەی تەقتەق حسیرە نزیکەی 5,000 بەرمیلە تەقتەقیش بەڵێ تەقتەقیش خەریکە وشکەکە گەشتە 11,000 بەرمیلەوە لەم منتیقاوەنە لەو لایش ئەوەی شێخان و کێڵگەکانی دۆکوانەی ئەوە نین پشتیان پێ بەسییان نزیکەی و 150,000 کە بۆم باس کردی و ئەسڵەن 150,000 بە بۆری هەر جەدوای نییە بگوازێتەوە هەر ناگوازێتەوە تەنانەت معلومەیەکی دقیقەیە حکومەتی هەرێم عەفو حکومەتی عێراق داوای کردبوو لە تورکیا بۆری نەوتەکە بگرێتەوە حکومەت تورکیا وتی بەمە عەقدێکمان هەیە و التیزامی پێوەکەین بەڵام ڕێگای ترەیە خۆتان بڕۆن دەست بگرن بەسەر و کێڵگە نەوتیانە هەو کاتە حکومەت هێرێم خۆی ناتوانێت نەوتەکە هەناتەکە و نەوتی نییە وەی و کاتە و التیزام ناکا بە اتفاقەکەەوە بێ باجەکەی بدا باشە ئەو قەرزی هەموو کۆمپانیانە 4 میلیارد دۆلارەکەی تورکیا ئەوەی ئەردۆغان باسی 2 میلیاردی دیکەی کرد لەم شەوانە ئەو 3 میلیارد و نیوەی لە بلومبێرگ بڵاو کراوەتەوە ئەو استحقاقی هەموو شەریکانی خەریکی هەڵکەن هیچی و پێ نادرێت بۆی مەعاش بەچی بێت باشە هیچ چارەسەری بۆ دۆسینە و چی بەسەردەیان بەڵێ دۆسینە و چارەسەرەکە ئەمەی خوارەوەیە دەرکەوت ئاشتی ئەمە ئاشتێورامیە پیاوێکی زۆر ساختە چییە هەموو ڕقەمەکانیان خەڵکی تریش کاکە ئاشتێورامی تر واجیەکەیەتی مهندس و قسەکەرەکەی لێنا بکەری یەکەم نێچیروان بەرزانی و مەسعود بەرزانی و لەیەکێتیش قوبات تاڵب ئەمانە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیان و حکومەت و سەرۆکیێریان بوون ئەو مهندسەکە بووە ئێمە نەنەوتمان هەیە نەینمە 150,000 200,000 kwa ملیۆنە kwa ئابووری سەر بەخۆ چی لێ هات دەرکەو ئەمان بۆ ئەنێت نەوتەکە لە بەغا بسێنەوە خۆیان بیفرۆشتن بۆی کارەکە بخەنە باخەڵیان بەڵام کە نەوت من لەگەڵ ئەوام لەم مەرحەلا نەوتەکە بکەوێتەوە دەست بەخا لە بەرژۆن موچە نێرێت کاکە خۆتۆ موچەت پێدابی ناکرێت فەرمو مامەسا بەچی بژی کارمەندی سەحە بەچی بژی فەرمانبەر بەچی بژی 4 مانگ مەعاشی نەیتێ دەوڵەتەکەش بۆ دروست نەکرد نیوەی خاکەکەش و دۆڕان ئەشتوێت لە دەسەڵات بمێنیتەوە ویلایەتی هەمووشتان تەواو بووە 26 ساڵشە قوڕەکەن بەسەرمانە خەڵک چی بکە کاکە خەڵک سەرگەردان بوو خەڵک ماڵی وێران بوو بۆیە بەدیدی من حەلەوەیە ئەم بەرە بەهێزەی کە بە هیوام بچنە سەر حکومڕانی لەگەڵ بەغار ڕێکەون وەرن کاکە خۆتان ئیدارەی دۆسەی نەوتکەن لە کوردستانە پیاچوونەوە بە عەقدەکان بکرێن نەوتەکە بڕوا و موچەی فەرمانبەران لە بەغداوە بێ و ژیانی خەڵک دابی کاکە دەرکۆمان نتوانن دەوڵەت دروستکەن ناتوانن وانە ئەو دەرفەتەکە پێیانتر نەیانتوانی شکستیان هێنا و بەداخەوە تا ئێسش باجی و شکستیان نەداوەکەیکەن هەرچەندە باشە باجەکە دەبێت چی بێکێ بۆ پێش ڕیفرانۆمەکە ئێمەش قسەمان لەسەر کرد بە پرسانی باڵادایان ئێمە باجەکەی دن پرسیارەکە ئێمە هەڵی دەگرین کاک حەکیم من و تۆ بەرنامەیەکمان کردووە بگەڕێرەوە بۆ سەری تۆم پرسیارەی لە من کردم کاکە باجی چییە دەنەمانە دەرکەوت باش نادەن هەر باوەڕیان پێ نیە ئەمەی خاتە ملی ئەوەی خاتە ملی ئەو کاک مەسعود نەیوت ئەگەر ئەمە شکستی هێنا بێن بە من بڵێن واز لە خەڵک بێنن فەرموو کاک مەسعود شکستی هێنا دەست لە کار بکێشەوە ئەسڵەن دەست لە چی خۆ 12 ساڵ چواری بە هەشت و بە یاسایی کرد چواریش بە نایاسایی کرد ئێد لە ساڵ 50 خاکی کوردستانیش دۆڕا خەڵک تووشی بێموچەوی و نەهامەتی بوو ئەتوێت بمێنیتەوە بەڕاستی سەیرەکە لە چیدا سەیرەکە لەوەیە ئەم بەرپرسانەی هەرێمی کوردستان زۆر ڕووقای من یعنی تۆسی کە چیان بەسەم خەڵکێنە ئامادەنین بڕۆن ئامادەنی واز لە کورسەکانیان بێنن هەموو شتێکی وڵاتانی دنیا شەرەوە نیە نەخێر دەیان سەرکردە هەیە کە لە دنیا ینی بەلای کەمەوە سەی جەمال عەبدولناسر کە سەی دنیا کە شکستێنێت قەرارە دەیانی وازێنم خۆمە کوژم ئیستیقالەیەکەم چەند گەورەی بوو بۆ کاک مەسعود ئاتمە سەر تەلەڤیزیۆن خەڵکی کوردستان من هەموو خەونمەوە بوو دەوڵەتی کوردی دروستکەم نەمتوانی قەرارەکەمدا شکستم هێنا بۆیە باجی ئەم شکستەی خۆمەدەم بڕیارمدا دەست لە کار بکێشمەوە
و داواکە مەم حکومەتەش هەڵوەشێتەوە دەرکەوت حکوومەتش لە بەڕێوەبردننی ژیان و گوزەرانی خەڵکاش شکستیان خوارد پەرلەمانی کوردستان هەیەک بۆ بەڕێوەبردننی ئەم وڵاتە پێک بێنێ کاک مەسعود بەمە بچووکە بووە بە هیچ شێوەیە بەڵام ئەوەی کە ئێستا هەموو نەهامەتیەکیان بەسەر ئەم میلەتە هێناو یەک کەس نییە مەسئولیەت هەڵبگرێت تۆرە حەشدی شعبی بە هەمووی 150,000 چەکداریانەیە بە هەمووی لە هەرچی شوێنێ لە مووسڵەوە بیگرێت دەوروبەری مووسڵەوە بۆ کەرکک بۆ کوێ تکریت ئێمە 435 کەسمان ماشقۆرە لە وەزارەتی پێشمەرگە هەمووی پێشمەرگەی ئازان بەڵام بەهۆی سیاسەتی چەوتی بەرپرسانی باڵاوە 48 ساعتە هەموو وەکو بەفر توایەوە بەڵام یەک کەس لە کاتێکە جاران لە دیدی ئێمە لە دیدی منە خۆم یەک پێشمەرگە بەرامبەر 100 داعش بوو بەرامبەر 100 حەشدی شعبی بوو و لە دیدی دەولیش پێوەنی بە سیاست هێڵی دەسەڵاتداران و بەڵام خۆخوێنن زەرەریان لەوێنەی پێشمەرگەدا لەوێنە ئامەجییانە کاینا پێشمەرگە هەمووی کوڕی ئازان هەمووی کوڕی باشن هەمووی خەڵکی دڵسۆزن ئەوەی نادڵسۆزە بەرپرسە باڵاکان بوون باشە بەڵام دەی بەرپرسیارتیم دوخەتەن لە ئەستوی یەک کەسدا ببینین نەخێر لە ئەستۆی یەک کەسانیە کاکین من پێتەڵێم نەخێر ئەوەی لەگەڵ ئەنجومەنی ڕفراندۆمەکە بوو بە تایبەتی ئەم ناوانەی خوارەوە تاوانبار بەڕێز کۆسەر ڕەسوڵ بەڕێز مەلا بەختیار بەڕێز هێرۆخان بەڕێز قوبات تاڵەبانی بەڕێز سەلاحەدین بادین بەڕێز محەممەد حاجی مەحموود بەڕێز نەجمەدین کەریم هەموو بەڕێزانترین لە ئەنجومەنی باڵای ڕفراندۆما بوون ڕۆژێ لە ڕۆژان نانوێران پرسیارە بکەن لە کۆبوونەوەکانە ئەم پرسیانێ بڵێن کاکە ئەوە حەشدی شعبیەت بۆ کەرکک و کێڵگەنەوتەکانەگرێ و ئەم خاکانە هەمووی داریەکە ئێمە شەرمان پێ ناکرێ بڵێن ئێرە حدودەکانمان بۆ داخا ئێمە ئەومان پێ ناکرێ ئەوەی کە من و تۆوتمان ئێمە هاوارمان کرد لە دە بەرنامەوتم کاکە ئێمە دە پرسیارمان هەیە دە پرسیار جوابمان بنەوە فڕۆکخانەکان داخرا چیەکەین خاڵە سنووریەکان داخرا کاڵا گرانە بێت چی ئەەکەین حەشدی شعبی و سوپای عێراق هاتن بۆم ناوچە شەڕەکەی چیەکەی ئەگەر هاوپەیمای نێودەوڵەتی بەدەمتەوە نەها چیەکەی قنسوڵگەریەکان کشانەوە چیەکەی دەرمان لە عێراق و لە دەرمانخانەکان بڕا چیەکەی موچە بڕا چیەکەی ئەم بەدیلانەت هیچی هەیە نیتە کە نەت ئەڕوخی یەک کەس لەم بەڕێزانن نەیکردووە لە کۆبنوویەکی ئەنجومەنی باڵای هەر کاک مەسعود هەرچیەوت هەمووی ئەویت ئەشهدوو من پێتەڵێم لاندێ مووقیفە ئەمان ئەچون کاک مەسعودیان گەر بەکردەوەی لە ڕفراندۆمەکە پەشیمان نەبێتەوە بۆیە من دیسان تاکی دەکەمەوە یەکێتی توانین ڕفراندۆم نێڵێ لە کەرکک و خانەقین و سلێمانی و گەرمیان و ڕانی و کوێ بکرێت کە نەکرا هەر نەیەکرا پرۆسەکەوانە کردیان لەگەڵیا حملەیان بۆ کرد لە خۆیان زیاتر کاکە دەستی ڕاستی کاک مەسعود کەی لێبوو لە مەلعەب دەستی چەپی کاک مەسعود کەی لێبوو لە مەلعەبەکەی یەکیان کۆسەر ڕەسوڵ یەکیان هێرۆخان بوو باوانیش بێن کاکە ئێستا خەریکەیانەوە بیکەنەوە دوو ئیدارەی خۆیان حاکمی ئیدارەی ئەمە هەوڵ هەیە بۆی کە بکرێت بە دوو ئیدارە بەڵێ هەوڵێکی زۆر هەیە بەڵێ هەوڵێکی زۆر هەردوو لادەیانەوێ خۆسەری شەڕی ئەعلامی هەردوو لایەن کە ئەمە دوو ئیدارەیە ئەمە چییە و ئێستا شەیانەوێت بە شێوەیە لە شێوەکان کەرکک و سلێمانی و مەنتیقانە بکوێتە دەست هێزێک و حزبێک و گروپێک حکومڕانیکە کە مەسئولن لەسەر هەموو ئەم نەهامەتیانەی لە مەنتیقا ڕوویداوە ئێستا بەرناوی دوو ئیدارەوە بیانێت 20 ساڵی تر لە حکوما بن سیاسەکان چۆن ڕوبەڕووی ئەم هەوڵە بن و خەڵک ئەگەر هەڵکە من پێێت گۆڕان و کۆمەڵ و ئەوانەی کە لە دەوروبەریان لە 180 خەڵکی مەنتیقیان لەگەڵایە ئەگەر لە 180 نتوانێت ڕوبەری 15 کەس ببێتەوە 15 کەس وڵات نفوزیان نییە جواز لەوە بێنە چەکدار و چی بە زۆر و مەعاش خوارد کە گەیشتە ئەم بەرژەوەندیە نیشتیمانی خەڵک تااقەتی نییە دیسانەوە خەڵکی ئەدەنەوە پاڵم لە 180 بەڵام ئەگەر لە 180کە خۆی نەجوڵێنێت و حملەیەکی جددی نەکە ئەم 15 کەسە بڕۆنە سەر حکوم ئەشهدو عافێتیان پیرۆزباییان لێ ئەەکەم ئەگەر 15 کەس ئەوەندە بەقوت بن بەسەر هێزێکی ئازای وەکو گۆڕانە کە ئازاترین قاعیدەی جەماهیری هەیە و باشترین کادری هەیە لەگەڵ هێزێکی مەبدەئی وەکو کۆمەڵی ئیسلامیە کە هێزێکی مەبدەئیە لەگەڵ ئەو هەموو ڕۆژنامە نووس و گەنجە ئازای لەم سنوورایە 15 کەس بێن حکمی ئەم مەنتیقە بکەن بە زۆر یاخوا عافێتیان زۆر باشە بەس سەبارەت بە مەسەڵەی وطبعا ئەگەر ئەوە ڕوویداوە خەتای قیادەی گۆڕان و کۆمەڵە نە خەتای خەڵکەکە نێر گۆڕانکاری کردن چکە ئامادەن من پێتەڵ بەچی خەڵک ئێستا قیادەی گۆڕان هەر ئەمرێک بکە هەموو دەنگ دەر هەڵسوڕای گۆڕان ئامادەن جێبەجێ من لە ناویانم لەگەڵ یانە و بۆ کۆمەڵیش باش ئەوە ئەوانن
ئەوە خەڵکەکە نین ئەوە ڕێخستنەکە نین ئەوە مەکۆ و بازنە و ڕایاڵەکان نین بەڵام ئەگەرم بۆ کۆمەڵیش ئەوە مەڵبەند و کادرەوە سەتیەکانی خوارەوەنی ئەوە سەرکردایەتێکێتی بێقەرار پێ دوایە گەرم هەر بۆیە من قسە لە سەم دوو هێزێکم ئومێدم پێێتی ها خەنزەیەکێتی و پارتی ناکەم چکە هیچ ئومێدم پێیان نەماوە ئومێدم پێیانە بۆیە پێشنیارم هەیە بۆیان ڕخنم هەیە لێ باشە بەزەگەرم دەرفەتە لە دەست بدرێت پێ دوایە گۆڕانکاری قورسە لە کوردستان ئەم دەرفەتە لە دەست بدرێت پرۆسەی گۆڕانکاری 50 ساڵ دواکەوێت چکە خۆیان نەگرنەوەم هێزانەی تر دی خەڵکەڵە کاکە بەم گۆڕانە گەورە بەم کۆمەڵە هیچ نەکرا ئەم دە 500 کەسە توانیان کۆنتترۆڵیان منتیقەکەن بە من چیەکرێت بۆیە نابێ خەڵک بێ ومێتکەن بەڵ ئەی سەبارەت بە پەرلەمان پێ دوایار ینی بۆ گۆڕانکاری خەباتەکەوەیە کە خەباتی مەدەنی شەقام بەڵێ خەباتی پەرلەمان بەڵێ خەباتی مەدەنی لە کاتێک ئێستا دەویستێت تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە ئەمە کارساتەکە بۆ ڕۆژە من وتم تۆ سێم بێشەرمیە ئەم ڕووقایمیە ئەم حکوومەتە بە تەواوەتیمانە شکستی خوارد پێرێ لە ساپەن جوایکی خاکی کوردستانی دۆڕاندووە خەڵکی تووشی بێموچە و نەهامەتی کردووە بڕۆی لە پەرلەمان و بتێ ساڵێتر بەردەوام بێت لە حکومەکەوینی تەواو بووە نەخێرە پەرلەمان یەک ئەرکی هەیە دەست بەکار بێتەوە ئەم حکومەتە کۆتایی پێبێنێ تەواو هەیەیەکتر بۆ بەڕێوەبردن دروستکە و تەواو تا هەڵبژاردنێکی نەزیە کە هەڵبژاردنێکی نەزیمان کرد لەژێر چاودێری دەولیە ئەو کاتە پەرلەمانێکی ئەکتیڤیش دروستە بێتەوە خەباتی پەرلەمانی دەست پێ بکات بەڵام ئێستا ئەوە خەریکی درێژکردنەوە ناتوانم چۆن ناتوان ئەوەی کە بۆم باس کردی ئەگەر گۆڕان و کۆمەڵ ئەو قەرارە ئازایانە بدەن ناتوانن بەس ئەشەدوو قسە نەکەی ئەوانیش بۆ خۆیانە چەند درێژەکەنەوە کورە زیاتر درێژەکەنەوە دوایەوە هەر درێژەکەنەوە هەر ئەمێننەوە هەر خەڵک برچی و ڕەزیل و زەلیلەکەن بەڵام ئێستا کاتی دروستبوونی قائیدە کاتی دروستبوونی هێزی ئازایە کاتی دروستبوونی هێزی بەدیلە کاتی گۆڕانکاریە کاتی بە دیموکراتیزەکردنی کۆمەلگایە کاتی چوونە پێشەوەیە بۆ ئامانجێکی نیشتیمانی گەورەی نەتەوەی بەڵام ئەمە بۆ ژیانی خەڵکی شەروە بوون و باشکرد بەڵێ ژیانی خەڵک زۆر بە تەواتی توانین بگۆڕین ئێمە ئەگەر گۆڕان و کۆمەڵ ئەو بەرنامە جێبەجێ بکەن موچەوە خۆی لێت پاشەکەوتنێت ماگانە ئەوە کارتەکەی دەی لە بانک موچەکەت وەک خۆتیێتە دەرەوە چەند ویست دەریەکەی چەند ویستی ئەمێنێتەوە لەگەڵ عێراقا ڕێکەوین و هیچ مشکلەیەکمان نامێت بەڵام وتە عێراق 621 ئەجا کاکە من حەقم چیەکێتی و پارتی خەڵکیان بەدزی و گەندەڵی و بۆ دەنگتەعین کردووە من بڕۆم شەڕی مەعاشەکەی بۆ بکەم با خۆیان بڕۆن شەڕی بکەن لە بەغا بە قانونە بەغدا بە قانونە بڕۆ دیکۆمنتی فعلی ببە بڵێ من خانە نشینم ساڵی خزمەتم هەیە دیکۆمنتی فعلی بڵێ من موظف معاشی خۆت وەرەگری بندیوار موچە نادرێتێ بڕۆ حەقی خۆت بە قانون وەرگرە ئەگەر قانونش حق ناداتێ چی پێش ئەوەی کە نەوتەکە هەرێم کوردستان بینێرێت کێشەی موچە چۆن ئەو کاتە بەغا حەقی بە میلاکەوە نەبوو کاکە میلاکی چی ئەو کاتە ئەمان چیانە کرد بەغدا مەسەل ماگانەیە 11 میلیارد دۆلار نارد وردەکاری نەیەکرد بەچێ دەی بەچێی نادەی ئەی دارد ئەمان خۆیان لێرەوە دابەشانە کرد خۆیان داهاتێکی زۆری ناخۆ هەبوو مانگی ساڵانە گەشتە 4-5 میلیارد دۆلار بەشێکیانە خستە باخەڵی بەشێکیان دیسانەوە بۆ جۆرە تەوزیع کرد ئەمە گۆڕا ئەو باوکە مرد تێکیاننا بە ناوی ئابووری سربەخۆ ئەو پارە زۆریان بڕیکە لە بەقاوە هات ئابووری سربەخۆکەش فەشەلیەنە بەڵام پێدوانی لەم بارودۆخە بەڕێز پێش لە یەک دوو بەرنامەی پێشتر باست لەوە کە پارە زۆر براوەتە دەرەوە بێنرێتەوە بۆ خەڵک ئەمە زۆر بکرێت ئەمە زۆر مهمە ئێمە ئەتوانین لەگەڵ حکوومەتی عێراقە کۆنتاکت بکەین لە ڕێگەی سەفارەتەکانی عێراقەوە لە ڕێگەی دەستەی نەزاهەوە دیوانی چاریدەیی داراییەوە مەحفەلی دەولیە ئەو پارە بێن و ئەم وڵاتەی پێ ئاوادانکەین دەکرێمە بکرێ هەر زۆر ئاسان هەر ئیرادەیەکی جددی هەبێت ئەو جەبهە ئەو هێزە بەدیلە ئەو حکومڕانیە بەدیلەی کە عەرزی جەنابتون دروست کرێ باوەڕکە زۆر عملیەکی ئاسانە و بە دڵنیاییەوە بەدەستی دو پرسیان زۆر بە کورتی ئەگەر یاسە سەروربادە بچۆن مامەڵ لەگەڵم بەرپرسانە بکرێ و ئەگەر ئەم بەرپرسان نەگۆڕێن چارنووسی کوردستان چی بەسەردێ خۆی کێشەکە ئەوەیە لێرە هیچ موسساتێک نییە بگرێتەوە مثلا لە میسر دادگا هەبوو لە شوێنێکا گرتیەوانە لە هەندێک وڵات پەرلەمانێکی بەهێزەیە ئەیگرێتەوە لە شوێنێکا دەرچوون هەبێت لێرە هیچ نەبوو دادگای خۆیان بوو پەرلەمانی خۆیان بوو هەمووی خۆیان بوو هینەکە ئەوە بوو ئێمە ئومێدمان بەم بە گۆڕان بۆ گروپەی ناو یەکێتی کە ناڕازین بە کۆمەڵی ئیسلامی بەکێکێ ئومێدەکەمان هەمووی بەوانەوە بەستۆتەوە هیوادارم خەڵک بێ ئومێد دەکەن ئەگەر چارنووسی کوردستان چی بەسەر سەرکردەکان نەگۆڵ چارەنووسی کوردستان من پێم وایە ئەگەرم حکومڕانیە بەردەوام بێت بە سەرۆکاری نێچیروان بەرزانی و قوبات تاڵەبانی مەسعود بەرزانی و کۆسڕە تەسوڵیش لە شوێن و دەسڵاتەکان خۆیان
بەردەوام بن شتێک نامێن لە کورسان ناوی موچە بێت فەزات و زوڵم و زۆر و ستەمکاری و گەندەڵی و نادادیەکی زۆر دروسە بێت کێشەی بەریەکەوتنی کۆمەڵایەتی دروسە بێت خەڵکە چێتە سەر ماڵە مەسوولەکان ئەم وڵاتە تەقێتەوە وەکو وڵاتێکی وێرانی پڕ ئاژاوی لێت جا بۆ ئەوەی ئەم وڵاتە وای لێنێت ئەرکی ئێمەمانان و حیزبەکانمانە ڕێگە بگرین لە دروستبوونی ئەمە بەم شوەی کە لە سەرتا عەرزی جەناب. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز کاک عەلی ئەحمەد ساڵح لە ناوی پەرلەمانی حوسێن کە لەم بەرنامەیە لەگەڵ مام بژیت قوربان. سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ.